من کاروان جەمیلە ڕەحیم ڕاهێنەری وەرزشی کیک بۆکسینگ. ئێمە پابەندی ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی دەبین. ئێمە لە ماڵەوەین بۆ پاراستنی خۆمان و خۆشەویستانمان و کوردستانیان. داواکارم لە هاوڵاتیانی کوردستان بە هەمومانەوە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بۆ سەرکەوتن بە سەرەنجی ڤایرۆسە کوشندەدا. ئێمەی وەرزشکار لە هەچگە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی پێمان لێ ئامادەین خۆبەخشانە خزمەت بکەین بە کوردستانمان. داواکارم لە وەرزشکار و خۆشەویستەکانمان و لە هەموو کوردستانیان ئەم ماوەی کە لە ماڵەوەین بتوانین کاتەکانمان بە خوێندنەوە و وەرزشکردن و کات بەسەربردن لەگەڵ مناڵەکانمانە بەسەربەرین. هیوام لە شتاقی سەلامەتی هەموو لایەکە. من جۆم لە وتارێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو وەکو چەڵەنجێک ئەو بڵای کردەوە. منش بە زۆر خۆشحاڵیەوە قسەکەیم وەرگرت و بە هەمومان هاوکاری ئەو کرێچیانە بین کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆکە ژیانیان لە ژیانێکی سەخت تێپەڕەبن تا ئەو کاتی ژیانیان ئاساییە بێتەوە. من هیچ کرێکیان لێوەرناگرم. زۆر سوپاسی کەناڵ 24ەکەم ئەگەر بڵایکەنەوە. از خەڵات بە حەدریمان ڕێبەبەری ئەمادە بە حەدرێمە بریارەدای هەزوو خێسانەخۆ شمال دەرنەکەون لە ڕێنماین حکوومەت هەرێمە کوردستانی ژێ پاراستنە گیانی خۆ و خێزانەخۆ. پارۆسا داخوازیش هەموو خەڵکی کوردستانی دەکەین و پابەند بن وان ڕێنمایەدا و زاڵ بن لە سەرێ نەخۆشی و دمایی دەبینین. وەک تێتەزانین و هەموو دام و دەستگە و مزگەفت و جێن یەن خودی ناسیە و هەموو جێن گرتن و زانکۆ و قوتابخانە سەخمەراتی و یانێ خەڵکی کوردستانی بێتە پاراستن لەورە فەرو پێتویە و ئەم ڕێنمایە هەموو پەیرەو بکەین.